پێشەنگەی چالاکی هونەری وەکو سەرپەرشتیاری هونەری کار دەکەم ساڵانە هەموو ساڵێک ئەو پێشەنگایە دەکرێتەوە بەس بۆ ساڵ خۆم خۆشحاڵ دەزانم وەکو ژریفی هونەری بەشدارم وەکو سەرپەرشتیار بەشدارم لێرە وا چەندین مامۆستای بە ئەزمون و بەتوانە بەشداری ئەو پێشەنگایان کردووە چ لە ئافرەت چ لە پیاو هەر یەکە و بەڕۆیا و بینین و دیدگای خۆی بەشداری کردووە وە ساڵانی دواتریش بەردەوام دەبێت. سپاس بۆ بەسەرکردنەوە کاتان من چرۆ ئازاد مامۆستای شێوەکار هونەرمەند ساڵانە بەشداری دەکەم لە پێشەنگای ساڵانەی مامۆستایانی هونەر لە دەڤەرەکەماندا. ئەو ساڵ بەشداریم کردووە بە تابلۆ لەژێر ناونیشانی سەمای ماسیەکاندا کە جوانی ئافرەتم بە سەمای ماسیەکاندا تعبیر کردووە. ئێمە وەک هونەرمەندان وەک شێوەکار ئافرەت توانیمانە لە ئاست تابلۆکانماندا ئەوەی کە نەماتوانیەوە بە دەنگ بێڵێن یان بە وتن بێڵێن توانیمان لە ڕێگەی ڕێگەکانمان و لەسەر تابلۆکانمان بدوێن بخینە بەر دەمی بینەرەکانمان. ئەوەی ئازارانەی هەمانە خۆم هەر کاتێکە ئاڵۆزێکی دەرونیم هەبوو توانیمە لە ڕێگەی ڕێگەکانم ئەو ئاڵۆزێم بتوانم بیخەمە سەر تابلۆکانم پیشانی چواردەورەکەمی بدەم. ئافرەت زۆر بەهێزە کە توانای کارکردنی زۆرە توانای تەعبیرەکانی زۆرە بۆیە دەتوان هەمیشە کاری جوانتر زیاتر بەرەو پێشخۆی بگەوێت.